حەزەکەم سەرەتا لەوێەوە دەست پێ بکەم بۆ خۆتان ئەزانن لە چەند ڕۆژی ڕابردووە بەداخەوەکەوە ئەڵێم چەنەها پەیج و ئەکاونت و کەناڵی تەلەڤیزیۆنی بە شێوەیەکی نابەرپرسانە دوور لە هیچ بنەمایەکی ڕۆژنامەنووسی چەند هەواڵێکیان لەسەر بەندە بڵاو کردبووەوە سەبارەت بە دەست لە کارکێشانەوە سەبارەت بۆ کێشانەی کە بەندە هەیەی وەکو زەویزار و ئەوانە بۆیە من حەزم کرد لە بەردەم جەنابتانە ئەم ڕوونکردنەوە بم من ئەمە یەکەم ڕوونکردنەوەمە کە ئەیەم زۆر بەڕێز پەیوەندی کردووە هیچ وەڵامێکم نەبووە وتومە هەتاکوم خۆم ئەگەمە ئەو قەناعەتەی لێدوان ئەم هەنێک لە کەناڵ باسی ئەوەیان کردووە کە دەست لە کارکێشانەوەی بەندا وەکو سەرۆکی شارەوانی پەیوەستە بە کێشەکانی شارەوانی سلێمانیەوە یاخود پەیوەستە بە ئەو کێشەی زەویانی کە لە شارەوانی سلێمانیە هەیە دوور و نزیک هیچ پەیوەندێکی پێوە نییە لەبەرەوەی سەرۆکاتی شارەوانی سلێمانی سنووری ئیشکردنیان سەر بە خۆی و جیاوازە و هیچ پەیوەندێکی ئەن بە ئێمەوە نییە ئێمەش بە هەمان شێوە حەزەکەم دڵنیاتان بکەمەوە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە یەک کێشەی زەویمان نییە لە ماوەی ئەم 6 ساڵەیە کە من دەست بەکار بووم لەوانەیە چەند زەویەک لێرە و لەوێ هەبێت تەلبەن کرابێ بەڵام هەمویانمان یاوە بەدادگا 6 ساڵی ڕێکە سەرۆکی شارەوانیم یەک پارچە زەوی دابەش نەکراوە بەسەر هیچ شوێن و هیچ چین و توێژەکە لەگەڵ ئەوەشە ئێستا هەموو ڕێکارە یاسایەکان گەشتوتە قۆناغی کۆتایی بەس تەنها قەرەبووکردنەوەی خاوەن موڵکەکان ماوە ئەو کاتەی هەر هاوڵاتیەک زەوی وەرگرت بە پێی یاسا و ڕێنمایی سوورەت قەد وەرئەگرێت و ئەیکات بە ناوی خۆیەوە لەبەرەوە من جارێکەش ئەو کەناڵانە بۆیان ئەسەلمێنم کە هیچ کێشەیەکی زەویزارم نییە وەکو بەندە کە ئەمڕۆ بە هەفتەیەکە بێ نووسراوم کردووە لەسەر داوای خۆم دەستم لە کار کێشاوەتەوە لەبەر دوو هۆکار ینی حەزەکەم پێتان بڵێم یەکەمیان لەبەرەوەی من کە 4 ساڵم تەواو کرد وەکو سەرۆکی شارەوانی لایەنی پەیوەندیداری سەر و خۆمم ئاگادار کرد لەبەرەوەی من 4 ساڵم تەواو کردووە پێم خۆشە کەسێک کە بخەنە شوێنم وتیان چاوەڕێ بکە ماوەی 2 ساڵە چاوەڕێ ئەەکەم هەتاکوم ئێستا هیچ گۆڵانکاریەک لە پۆستەکانی ناو شاری پارێزگای هەڵەبجەیان نەکراوە بۆیە منیش بەخواستی خۆم دەستم لە کار کێشایەوە و ئەمە هۆکاری یەکەمیان بوو کە بڵێم 4 ساڵەکەم تەواو کردووە هۆکاری دووەمیشیان بەڕاستی زۆر بەداخەوە ئاستی خزمەتگوزاری و ئەو بوجەی کە بۆ هەڵەبجە دابین ئەکرێ من بۆ خۆم بە شەرمەزار ئەزانم بەرامبەر بە یەک تاکی هاوڵاتیانی خۆشەویستی شاری هەڵەبجە کە نەمانتوانیوە خزمەتیان بکەین من لێرەوە داوای لێبوردنیان لێ ئەەکەم و داواش ئەەکەم لە ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێکی جددی لە هەڵەبجە باتەوە دوای 34 ساڵ خەڵکی هەڵەبجە مەمنون بێت کۆڵانەکەی بۆ تێکەڵە ڕێژ بکەی مەمنون بێت کۆڵانەکەی بۆ قیرتاو بکەی یعنی بەڕاستی نەبوونی بوجە ئەو قەیرانانی کە سەرجەم عێراق و هەرێمی گرتوێتەوە ئەگەر جارێک پشکێک بەر مەحافەزەکانی کە کەوتبێ ئێمە دەجار پشکمان بەرەکەوێت لەبەر ئەم دوو هۆکارە بەندە لەسەر خواستی خۆی دەستم لە کار کێشاوە